هاونیشتمانیانی بەڕێزی کوردستان لە ماوەی ڕابردوودا من ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیم لەسەر دوو تەوەرەیە یەکەمیان ئەو دۆخی بەنزین و گازوایل و خراپیە و ئەو یاسایی کە ئەمڕۆ بۆمان دەرچوێنرا کە ڕەبتی بەم بابەتەوە هەیە دووەمیان دۆسیەی لێبڕینی موچە و هەندێ ڕاستی کە لە پشتی ئەم دۆسیەوەی لێرە خەمەڕوو لە ماوەی ڕابردووە لێکۆڵینەوەی زۆر وردمان کرد بە هاوبەشی کۆمەڵێک پسپۆڕی بواری کیمیا و پزیشکی دەرکە ئەو سوتەمەنیانەی لە کوردستانە بەکارەهێنرێن بە تایبەتی گازوایل و دواتر بەنزین هۆکاری سەرەکین بەپێ هیچ ستانداردێکی نێودەوڵەتی نییە نەک ستانداردی نێودەوڵەتی بەپێ هیچ شتێکی عێراقیش نییە هیچ مۆڵەت و ڕێگەپێدانیان نییە لە کۆمەڵێک شوێنی قەدەخە و قاچار دروستەکرێن ئەبێتە هۆی توشبوونی نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشی دڵ و فشاری خوێن و کێشەی مناڵبوون و گەشەی مناڵ و چەندین نەخۆشی دیکە ئێمە ئەم لێکۆڵینەوە وردە لە ناو پەرلەمانە باسمان کرد لۆبیەکی زۆرمان بۆ کرد ئەمڕۆ ئەم یاسامان دەرچوێنرا کە ڕەبتی بەڕێگری لەم بابەتەوە هەیە ئەگەر جێبەجێ بکرێت ئەم یاسایە پێداگیری کردووە لەسەر کوالێتی و ئەو گۆڕەپانانەی بەبێ مۆڵەت کارەکەن ئەو پاڵاوگانەی بەبێ مۆڵەت کارەکەن ڕێگە لە مەیەکە ڕێگە لە ساختەکاریەکە ڕێگە لە قۆرخکاریشەکە کە ئەبێتە هۆی گرانبوونی سوتەمەنی ئێستا حکومەت یاریەمی کوردستان لە بەردەم بەرپرسیارەتیەکی مێژوایە ئەگەر کار بەم یاسایانەکە کەواتە لایەن ئاساییە لە پێناوی چەند بازرگان و چەند بەرپرسێکی چاوچنۆ کە بۆ پارە ئامادەن هەزاران کەس تووشی نەخۆشی شێرپەنجە و دایان نەخۆشی ترکەن و ژینگەی کوردستان بە تەواوەتی لە ناوبەرن بۆیە هیوامان وایە ئەم یاسایە لە زووترین کاتە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەم گرفتە چارەسەر بێت چونکە بەو پەڕی وردەکاریەوە کارمان لەسەر کردووە کە ئەمەش کاری بنەڕەتی پەرلەمانیە بەداخەوە ئەم مانگەش حکومەت یاریەمی کوردستان بە لێبڕینی لە سا 21ەوە موچەدا بەشەکە لە کاتێکدا هەموو ئومێدەکان هەموو هیواکان هەموو هێلکەکان خراوەتە سەبەتەی ئەوەی کە پارە لە بەغداوەیە یا پارە لە بەغداوە نایەت لە کاتێکا چەندین بابەتی تر هەبوو بە پێی قەرار و بڕیاری خۆیان دەبووایە چارەسەر کرایە کە ئەم لێبڕینەی نەدەهێشت بەڕێزان لە ئێستادا کە من قسە لەگەڵ ئێواکەم لە بەرمیلێ نەوت صافی ئیراد پوختەی داهات تەنیا $90 مێنێتەوە بە چاکسازی لەما ئەتوانرێت چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران بکرێت بەکەمتر لە $11 فرۆشتێ لە کاتێکە ئەو نەوتەی کەرکووک وەکو نەوتی ئێمەیە لە هەمان بۆریا لە بەندەری جەیهانە ڕوا لە هەمان بۆریا ئەڕوا ئەوەی ئەوان بە زیاتر لە $10 لەمەیە ئەمە کێشەی فرۆشتن ئەوەشی ئەمێنێتەوە نزیکەی لە 65 بۆ خەرجی بۆری و شەریکاتە ڕوا کە ئەمەش پێویستی بە مراجعەکردنێک هەیە خاڵێکی تر کە گرنگە ئەوەیە خەڵکی کوردستان شاهیدن بەندە ساڵێک و 7 مانگە باسی قاچاقچێتی یەکەم ناوی هەرچی کۆمپانیا بەرپرس دەسەڵات لە بەردەم سەرۆکایەتی حکومەت دامە داواکاری گشتی تاکە کەسێک لەم دۆسیا درا دادگا خۆمان بووین ئێستش بەردەوامە و لووتکەی دەسەڵات لە کوردستانە لە پشتێتی تەنانەت ڕێگە نادرێ هێزی ئەمنیش لیژنەی هاوبەشیش دەست بەکار بێ بۆ ڕێگری لە قاچاقی گەشتووەتە ئاستێکی مەترسیدار کە ئاژەڵداریش بۆ خەڵکی کوردستان بەڕەوا نابینێت ئەچن بزن و مەڕ بە ئاژەڵ بە قاچاقێنن ئەوەی کە بەم نەهامەتی وشکە ساڵیە ئاژەڵ بەخێوەکە و جۆی دەست ناکەوێ و کای دەست ناکەوێ و ئەوە تووشی زەرەر و زیانە بێ مریشک و جوچکەش بە قاچاقێنن لە نەتیجەکان نیوەی داواجینەکان مریشکەکانیان مردن و مریش لەسەر هاوڵاتی کوردستان گران بوو بۆیە ئەمە خەتای چییە ڕەبتی بە عێراقەوە هەیە ئەمە کاتێک کە تۆ مراجعەی نەوت ناکەی تۆ ڕێگری لەم قاچاقیە ناکەی بەڕێزان لە 22/3/2020 واتە ساڵێک و 1 مانگ پێش ئێستا ئەنجومەنی وەزیران خۆی بڕیاریدا جگە لە ڕێگری لە قاچاقی بەو کۆمپانیا کاریان نابچێتەوە لە هەر خاڵێکی سنووری کۆمەڵە کۆمپانیای بەرپرسان کۆمپانیا بۆ مانگی $10 ملیۆن دەسەکەوێ هەیە 5 هەیە 22 هەیە 36 هەیە $50 ملیۆن دەسەکەوێ قەرار بووە ئەمانە بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت بۆی کێشەی موچەی چێ چارەسەر بێت نەکرا بەڵکو زیادی کرد ئەزانن کۆرۆنا لە هەموو دنیا بوو بە نەهامەتی لە کۆمەڵی کۆمپانیا لە خاڵە سنووریەکان لە ماوەی 6 مانگە $50 ملیۆن لە هاوڵاتی سندووە بە ناوی پشکنینی کۆرۆنا بەبێ ئەوەی جەدوای هەبێت چکە هاوڵاتی پشکنینی بۆ ئەکرێت دێتەوە داخلی خەڵکە پێڵەدەن دوای 2 ڕۆژ نەتیجەتە دەنێ هەی بەیانەی بێ دایان خەڵکی توش کردووە یا خۆی تووشە بێت هیچ جەدوایەکی نییە ئەگەر ئەمە زەرورە بە حکومەت خۆی بیکە ئەگەر نابۆ نەخراوە کێبرکەوە بۆ دراوە بە کۆمەڵە کۆمپانیا بە شێوەی قۆرخکاری بەبێ ئەوەی پسپۆڕیان لەو بابەتە هەبێت یاسای چاکسازی لە 1/7/2020ەوە لە پەرلەمانە چووە عەفو دەرچوو پێشتر لە 1/7/2020ەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە
تاوەکو ئێستا مادە گرنگەکانی ئەم یاسایە ئەوانەی بە عەمید و عەقید و لیوا و وەزیر و بریکاری وەزیر و ئەمانە هەمووی خانەنشین کراون لە 4 ملیۆن و 3 ملیۆن و 5 و 6 و 2 وەرەگرن هیچی ڕێک نەکراوەتەوە. 246,000 فایلی خانەنشینی هەیە تا هیچی دەرنەهێنراوە. 96,000 فایلی شەیدان هەیە تا ئێستا شەیدی ناحەق جیا نەکراوەتەوە. بە سەدان کەس بەبێ ئەوەی لە سەنگەر بوون کراون بە کەمەندامی سەنگەر هەبووە چووە بۆ دزی فیشەکێکی پەیوەندراوە شەل بووە کراوە بە کەمەندامی سەنگەری 2 ملیۆن وەرەگرێەوە زیاتر قەرار بوو هەموو ئەمانە چاکرێ بەڵام تاوەکو ئەم ساتە نەکراوە. ئەمە جگە لە دۆسیەی باج بە هەمان شێوە ئەو کۆمپانیا گەورانەی کە پێویستە باج دەن لەوانە پاڵاوگەی نەوت بۆری نەوت شەریکاتی نەوت مەعاملە گەورەکان ئەنتەرنێت زەریبەی مبعاتی تەلەفۆن کە زیادەی کارتی موبایلەکە لە خەڵک وەرەگرن ئەمانە باج نەدەن. بەم 4 ڕێگا کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بێ بە زیادەوە بەڵام تاوەکو ئەم ساتە بەداخەوە قاچاقی زیادی کرد کۆمپانیاکاری خاڵە سنووریەکان زیادی کرد دۆسەی نەوت وەکو خۆیەتی و ئەوە کاینتریش یاسای چاکسازیەکەش باسم لێوە کرد. بەداخەوە ئەو هاوڵاتیانەی کە 75,000 بەخێوکەری کەسوکاری شەیدیان هەبوو بە ناوی یاسای چاکسازیەوە بڕا بەڵام ئەوەی بەناحەق سعاتی وەزیر نەبووە بۆ وەزیر تەقاعود کراوە و جاش بووە بە لیوا کراوە دەست بۆمانە نەبراوە. بۆیە ئەمە بەڕاستیە بێ خەڵکی کوردستان دڵنیابن ئێمەشەوەی لەسەرمانە ینی بەو کەرەستە کەمەی هەمانە بەکاری پەرلەمانی ڕێکار بە دوواداچوونی ورد بەبێ ئەوەی کە قسەی گشتی بکەین کردومانە بەڵام بەداخەوە تا ئێستا من لەگەڵ هاوڕێکانمان 6 جار بە ڕسمی داوای دانیشتنی پەرلەمانم کردووە بۆ ئەم بابەتانە هیچ کەم لەم بابەتانە ناکرێت لە بەرنامەی کارەوە وەفدی حکومەت نارێت. مەسەلەکە ئەمەی خوارەوەیە ئێستا لە بەرمیلێنی نەوت نزیکەی $90 ئەمێنێتەوە نەک نەوت گومرگیش بە دۆلار وەرەگیرێت واتە نەوت و گومرگ بەبێ هیچ ئیسلاحێک لە ساڵ 22 داهاتی زیادی کردووە. بەڵام بەداخەوە وەکو ئەبینین هۆکارەکەی ئەو 4 هۆکارە سەرەکیەی ترن کە ئەبێ معالەجە کرێ بۆ ئەوەی ئەم لێبڕینە نەبێ گریمان بەغدار پارەی نەنات هەرە بێ لێبڕین بەردەوام بێ ئێ باشە بۆ ڕەوایە بەرپرسێک لە ساڵێکە بەبێەوە هیچ شتێ بکا لە خاڵێکی سنووری 36 ملیۆن دۆلاری دەستکەوتووە بەڵام هاوڵاتیەکە بێ بە پاشەکەوت موچەکەی پێ هەردێکە بە فۆرمێکی جیاوازە مەسەن بۆ نمونە ئاژەڵ بۆ نمونە من دوێنێ باسم کردووە لە سحێلاوە دێ جگەرە و هێلکە لە باشماخەوە دێ شتێ یعنی هێزی منەظەم لە کوردستان لە پشتی خاڵی هێزی گەورە دەسڵاتی گەورە لووتکەی دەسڵات ئەگەر نا من ئەپرسم ئەو هێزا هاوبەشەی 3 مانگ پێش سەقەرای لێدا بۆ دەست بەکار لەبەر ئەوەی لووتکەی دەسەڵات یەکێ لە مەزدەرە گەورەکانی پارە لە کوردستانە خاڵە سنووریەکانە بە کۆمپانیاکاری و قاچاقچی